سڵاو دیاردەیەم جارەمان باز لە دیاردەی وەک پێشتر ئاماژەمان پێکردووە لە سۆشیال میدیای کوردستان 24 و سۆشیال میدیای خۆمەوە دیاردەی ژنهێنانەوەی ژیا ژنهێنانی هەندێک پیاوان بەدزی ژنی یەکەمیانەوە هەڵبەتە ئێمە قسەکەمان لەسەر دووژنە نییە لەسەر زەواجی دۆم نییە قسەمان لەسەر ئەوەیە کە بەر لەژێر ناوی جۆرا و جۆری دینی و غێردینیەوە ئێستا دیاردەیەک وڵاو بۆ تۆ لە کوردستانە کە پیاوان بەدزی ژنی یەکەمیانەوە زەواجەکەن یعنی من پێم خۆشە لێرە وەک ڕۆژنامەنووسێک وەک کوردستان 24 لە نێوەندی دیاردەکەەوە باسی بکەین و لایەنگری هیچ لایەنێکیان نەکەین لەم دیاردەیە سێ کەس وجودیانەیە کەسی یەکەمیان یەکەم کەس ئەو ژنەیە کە خۆی ڕێەیە بەخۆی بەسەر ژنێکی ترە بەدزی زەواجێک بکات کەسی دووەمیان ئەو پیاوەیە کە بەدزی ژنی یەکەمەوە زەواجەکات و کەسی سێهەمیان ژنی ئەو پیاوەیە کە با بڵین ژنی بەدزیەوە بەسەریەت قسەکە ئەوەیە ئایا تاوانبار ئەو ژنەیە کە وەکو پێویست وەکو هەندێک پیاوان بۆیان نووسیوم قسەکە ئەوەیە ئایا پیاوان ئەو پیاوانی کە ژن هێنن بەدزیەوە هۆکارەکە ئەوەیە کە ژنی یەکەمیان و ژنەکانی خۆیان وەکو پێویست نازیان هەڵناگرن یان هۆکار ئەوەیە ئەم پیاوەی کە ژنهێنێ بەدزیەوە مەرامی چاوچنۆکی سێکسی خۆیەتی و سێهێمیش ئەم ئافرەتانە لە پێناوی چییە بەدزیەوە زەواجەکەن مڵک و ماڵە پارەیە چییە کە بەداخەوە بەشێکی زۆری ئەم دیاردەیە لەلایەن خەڵکانی بەرپرس و خەڵکانی گیرفان پڕ و ئەو خەڵکانن کە نمونە و خۆیان بە نمونە و نمایندەی کۆمەڵگازانن بە خۆشحاڵیەوە بە میوانناری شێغاریان بەرزنجی وەکو تایتڵەکە جەنابەت پێت خۆش بوو خاوەنی پرۆژەیەکە پرۆژەی هاوسەرگیری سەردەم بەخێربێ پێم وابێ ئەم ڕۆژ دووبارە ڕژنووسەکەت تەقدیمی پەرلەمان کردوەوە بۆی کە پەرلەمان شەنوکەیەکی بکات باشە ئیشەڵا خەریکیت ئاڤانجاف خۆشحاڵم کە یەکێک بووی لەو میوانێنی لە بەردنامەی یەکەممان بەشدار بوویت ئێستاش حەزورە هەیە و هیوادارم پێمان لێ نەبڕیت ئاڤانجاف ڕۆژنامەنووس و سەرنووسەری گۆڤاری ژن جەنابی شێ بەخێربەی ئەرکەی کێشە قوربانە بی جەلال محەممەد بڕیاردەری لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستان جەنابی شێ بەخێربەی ئیتر ئەوەی کە باسیەکەین ئیتر تۆپەکە لە ئاخیراکێتە ساحەکەی ئێوە بزانین 4 ساڵتان لەبەر دەسایە ئەم دیاردانەی ئێمە باسیەکەن ئێوە بەرەو کوێ بن و هەروەها مامۆسایەکی ئاینیشمان لەگەڵایە دکتۆر مەغدی تەها مامۆسای زانکۆی مامۆسا لە زانکۆی سەلاحەدین لە کۆلێژی شەریعە مامۆسا جەنابی شێ بەخێر بێرکە کێشە چەند پرسیارێکی شەرعیمان هەیە هەر لە ناو بەرنامەکە هیوادارم وەکو پێویست جوابمان بیتەوە سوپاس دەکەم و هەروەها خانمێک کە خۆی پەیوەندی کرد لە دوایەوەی لە سۆشیال میدیاوە بڵاومان کردەوە کە چێ قوربانی دەسیەم حاڵەتەیە چێک لەو خانمە بەڕێزانەی کە سەدان و ئەتوانم بڵێم نزیکی 3000 نامەم بۆ هاتووە بە سەدان خانم دەردەداری ئەم دیاردەیە و بە دەیان پیاویش دەردەداری دەستی ژنیەکەمیانن بۆیە ئەماکەن بە قسەی خۆیان یەکێک لەو خانمانە بەشدارە لەگەڵمان کە لوتفی نوانوە و گەورەی نوانوە بۆ ینی بۆ ڕوونتر پیشاندانی ئەم دیاردەیە لوتفی نوان و بەشدارە لەگەڵمان خانم جان زۆر گەورەی نوان وەک هەمیشە بەڵێنی ئێمە و بەڵێنی تیمی بەرنمەکەیە دەنگ و ڕنگ و ناوت پارێزراوە بێلا ئێمە ئازیێتە کێشا هیوادارم بە یەک دوو پرسیارێک لەگەڵ تابم لە وەختە نەگرین و هەروەها بە پەیوەندی تەلەفۆنیش یەکێک لەو پیاوانە وەرەگرم کە زەواجی دۆمیان کردووە بەدزیەوە هەر بە زمانەکەی خۆیان قسە بکەین بزانم بۆچی ئەویان کردووە سوپاس تۆزێک بەرنمەکە قەرەباڵەخە ئەمەوێت بەڕاستی بگەینە ئەنجامێکی ڕاست و ڕەوان کاک شێخبا لە جەنابتەوە دەست پێ بکەم خاوەنی پرۆژەی هاوسەرگیری سەردەم هاوسەرگیری سەردەم چییە؟ بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه مامۆستاگیان هاوسەرگیری خۆی چۆن بڵین ئەو هاوسەرگیری کە ئێستا معروف و هەموو کەسێکی زانێ هاوسەرگیری نسیاریان هاوسەرگیری سەردەم کە بۆ نامناسەردەم لەبەر کە بەربڵاو بوو لای چینێکی زۆری کۆمەڵگا یعنی من لە 2007ەوە با بڵین تقریبا کە زیاتر خەڵک بۆ ئەو هەواڵەی بیست و ئەوەی بیست لە دەوری 15 و 7 ئەوانە بوو یعنی کە زیاتر بڵاوبووە لە 2007 بوو جا کاتێک کە ئەوە بڵاوبەوە خەڵک داڕادەیەکی زۆر لە بابەتەکە تێگەیش هەندێک کەس زۆر بە شێوەیەکی تەمومجایی سەیرێ کرد یعنی وایە زانی هاوسەرگیری مسیار وەکو هاوسەرگیری سیغەیە یان متعە
بەتەکیید جیاوازیەکان زۆر ئاسمان ڕێزمان زیادە لەبەر هاوسەرگیری میسیار هاوسەرگیریەکە هەتایە بۆ ڕۆژێک و دوو ڕۆژ نییە تحدید نەکرابەوە قەتەوەیەک دووهەمین هاوسەرگی میسیار ئەسڵەن زۆر بەدەگمەن لێترازانی تیابێ یان تەلاقی تیابێت دروست نابێت چکم ئەو هۆکارانی کە هۆکاری کێشەکەیە لە سەرەتا ئەو ئافرەتان بەویستی خۆی نەک بە زۆر بەویستی خۆی دەستبەرداری ئەو مافانە ئەبێت چەند مافانە چیەکە سێ مافی سەرەکیە یەکەمیان مافی نەفەقەی ڕۆژانەیە مەرج نییە ئەو لە هەموو هەرسێکی خۆش بێ هەیە لە یەکێکی خۆش هەیە لە دوانی خۆش دڵی نەرمە لارسێکی خۆشە بێت ئەزانی چۆن وەستێکیان خۆی مەسەرەکە چیە ئەینی زەواجەکەی ترە هیچ کەم و کورتێکی تیانە یعنی بەڵین قبول و ئیجاب هەیە و با بڵێن شهود هەیە و وەلی ئەمر هەیە و نەفەقە هەیە و هەموو شتێک هەیە چۆن بەدزیەوە ئەکات ڕاستە شهود هەیە کە توو شاهیدە بۆ ئەدنای ئەعلان توو شاهیدە ئەدنای ئیعلان توو شاهید یعنی ئیعلانە سڕی نییە ئەوە خەڵک پێ لە سڵی کە توو شاهیدە بۆ دوایی موافقەی ژنی یەکەم بە هیچ جۆرێ مەرج نییە بۆ صحەی عەقدی ئەوە نییە کە بڵێ لە عەقدی زەواجی دووەم یعنی کە تۆ کە ژنی یەکە دووهەم بێنی ئەبێ ژنی یەکەم موافقە بکە ئەوە شەرت نییە لە شەرعا ئەتوانی تۆیشی پرسی بڵشتی وایە باشە تۆ باسی شەرع نەکەین باسی با ئەم هاوسەرگیری سەردەمەی جەنابەت بکەین یعنی عەقدی لە عەقدی زەواجە عەقدی ینی رازیبوونی ژنیەکە گرنگ نییە خۆ نییە هەل لە شەرع ئەو شتە پەیڕەون یعنی ئەو مەرجی صحەی عەقدەکە نییە باش تۆ کە پێی ئەڵێ ئیستیناس بەڕێیەکەی خۆتە باش ئەوەی کە تۆ باسیەکەی ئەوەی کە تۆ باسیەکەی بە بۆچوونی هەندێک لە خەڵاشی سڕیش نییە چون ئەوە یعنی دوو شاهید هەیە طبعا باش دوو شاهیدەکە ڕەنگە دوو ڕەفیقی خۆشەویستی مێردەکە ئەدنای ئیعلانەوە هەیە ئەدنای ئیعلان دوو شاهیدە باش کەواتە قسەکەی خەڵک ئاوان خان تقریبا ئەو قسەی کە بەرجۆمانەکەوێت ئەوەیە یعنی زەواجێکی سەرپێیە خێزانێکە لەم لاوە داناوە خێزانێکی ڕسمی خۆتە داناوە لەو لاشەوە لە شارێکی تربیا لە شارێکی خۆتە ئافرەتێک بەو گرێبەستەی کە مۆستا شێخ باسی کرد دای ئەنەی دای خەڵکیی زۆر واڵێ و قسەی من نییە خەڵکیی زۆر واڵێ لە بەروی هیچ نەفەقەیەکی ناکەوی شتێکی نییە شەوان لای نامێنێتەوە توانێ شەوان لای نامێنێتەوە ڕغبەتی خۆی واز ڕۆشتانەیەنی ئەتوانای واز نێنێ ئەتوانە بڵێ بەس تەنها نەفەقەکان بڵێ بەس تەنهامانەکە بەکەی ویستی خۆیەتی ئەتوانای واز لە هیچی نێنێ باش خۆ زۆر پیاوان ڕەنگە زۆربەی پیاوان کە بۆیان نووسیون بەدڵیانە ینی حاڵەتەکە لە بەروی هیچ لەسەر ئافرەت بەدڵێت یەکە لی تێبگا بەدڵیت بەس کەلی تێ نەکاتژێوە ئاوان خان ئەوە کۆ خانمێک واز لە چالاکوان و واز لە ڕۆژنامە نووسی واز لە سەر نووسری گۆڤاری ژن بێنە ئەم جۆرە لە هاوسەرگیریە قوبوڵە وەکو ژنێک قسەم بۆ بکە بەڵێ دیارە تۆ مامۆستا باسی هەنێک لایەنی تری کرد ئێمە ژنانی ئێمە کە لە ڕێگا قانونیەکە شووەکەن بە ڕێگا شەرعیەکە شووە کە یەک دنیا مافی ئەفەوتێ لە ئەنجامی ئەوەی کە ئەچێتە ناو ژێر سەقفێکەوە کە هاوسەرگیریە و هەروەها ژیان تێ ئەپەڕێنێ ئێمە ئەبینین ئەوان لە دادگا هاوسەرگیریان کردووە بە شێوازە ئاینیەکە کە بۆ نمونە مەلا مارەی بڕیوە زۆر جار ئەبینین دەیان کێشەی هەیە بەر لە جیابوونەوە نەک لە کاتی جیابوونەوە کە نەفەقەی ناکە بۆ نمونە وەکو پێویست وەکو مرۆڤێک ئێمە قسەکەی من هەمووی واز لە پیاو ئەهێنم وازی لە ژن ئەهێنم باسی مرۆڤەکەم بەڕاستی هیومانیتیەکە زۆر گرنگە ئێمە حەزەکەم لەو بەرداشە بچینە دەرەوە شەڕی ژن و پیاو ینی هاندانی ژن بێ بەلایەکی تر سەنگەر لە پیاوەکە بگرێ و پیاوەکە بە پێچەوانە سەنگەر لە من بگرێ کە من چوومە دەرەوە لە بەرنامەکە یاخت کۆمنتەکانم بۆ بنووسێ بڵێ تۆی ژن کە قسە دەگرهانی ئەوەت ئەدا لەگەڵ ڕێزما لە ناو قەوسێک زۆر جار ئێمە هەر کە باسی مافەکەین باسی مرۆڤایەتیەکەین بەرامبەر بەژن پێیان وایە ئێمە هۆکارین بۆ ئەوەی کە ژنەکانمان زیاتر لەگەڵ ڕێزما زۆر جار ئەو قسەیە ڕوبەڕووم ئەبێتەوە ئێوە هەوڵ ئەدەن کە ژن زیاتر بربەڕەڵا بێ ئەوە ئەڵێەوە کاتێک ئێمە باسی مافیشنەکەین ئەمەمان بە چاودا ئەدەنەوە ئاوان خان شێغاریان ئەڵێ کاکە خۆم ئافرەتە بەر لە ژێر زەبروزەنگە ئەم زەواجی پێ ناکرێت بەویست بە حوسن و ڕزای خۆیەتی لە مافەکانی خۆی خۆشە بێ هەڵبەتەوە ئافرەتانی کە زەواجی نهێنی شەکەن لەگەڵ پیاوێکە 18 ساڵیان تەواو کردووە زۆر قەتەخەکردنی پێشێلی مافی مرۆڤە کە تۆ ئافرەتی قەتەخەکەی بۆ سیستەمە هاوسەرگیری بکات تۆ پێشێلی مافێک بەڵام ئەگەر ژنەکە چه هۆشیاریەکی هەیە تۆ لە کۆمەلگایەکی کللتور لەلایەک دەست و پەیوەندی کردووی کللتور ئاین لەلایەکی تر من ناچمە ناوردەکاریەکانەوە هەموو ئاینەکان ناڵێم تەنها ئاینی ئیسلام ئەڵێم هەموو ئاین و پێکاتە و هین جۆرێک لە بربەست ئەخاتە بەردەم ئەو ئازادیانەی کە تۆ زۆر جار بە شێوازێکی سەردەم ئەتەوێ کەواتە من دڵنیام ئەگەر ئێمە بچین توێژینەوەیەکی ورد بکەین بە دوواداچوونێکی ورد بکەین
ڕاپرسیەک بکەین هەموو ئەو شنانی ئەگەر تەنانەت بە دزیشەوە شویان کرد بێ ئەگەر تەنانەت بە ئاشکراشەوە بووبن بە ژنی دووەم یان پەنایان بۆ میسیار برد بێ دەیان هۆکاریان هەیە یعنی ئەوە نییە کە حسن و ڕەزا قسە تەقلیدیەکەیە ئەو قسەیە لەسەر زار ئەوترێ هی عەقڵ و هی دڵ نییە بەڕاستی ینی تۆ لە کۆمەلگایەکی بڵێ هۆکار هەیە پاڵنەر هەیە ژنێک ئەڵێ ژنێک ینی ژنێک هەرەوێ یەک پیا و سۆپەرمانی بێ و یەک پیا و پیاوی بێ و یەک پیا و مێردی بێ و سای بێ نەک ئەم پیاوە تەوزیع بێ بەسەر ئەمە بۆ هەموو دنیا ڕاستە باش باوەڕەکەی ژنێک لە ناوەندی هەولێر وەرگین اینجا بڕۆین ژنێک لە لەندەن وەرگین ژنێک لە واشنتۆن وەرگە هەمویان حەزەکەن ئەو کەسەی ئەو پیاوەی کە خۆشیە بێت کە شاسواری خەونەکانیەتی هەر شتێک خۆشەویستەکەی دابەش نەکە لەگەڵ پیاوێکی ترە باش تێگەشت پەرلەمان و یاسا چیتان کردو و پەرلەمان یا پلانی 4 ساڵی ئایندەی پەرلەمان چیە بە تایبەت لەم کەیسە بە تاکید پەرلەمانی کوردستان بۆ ئاگابوون لەم بارودۆخی کە ئێستا هەیە هەر لەو 111 ئەندام پەرلەمانە هەر تاکێک لە ئێمە لە نێو ئەم کۆمەڵگەی کوردیە هاتووە ئاگای لە معانات و کۆژانەکانی کۆمەڵگەی کوردی لەسەر مستەوای کۆمەڵگە و لەسەر مستەوای فەردیش چژن پیا ئاگای لە گرفتەکان هەیە بە تاکید دەمە گرفتێکەوە دروست بووە و حاڵەتەکان چەندین کەیس لەم کەیسانە چوونەتە دادگا و چەندین کەیسیش بەنهێنی ماونەتەوە ئەوەی کە لە ئێستادا بەرکارە و لە قانونی ئەحوال شەخصی کاری پێدەکرێت لە هەرێمی کوردستان بە هەمواری ساڵی 2008 ئەوەیە کە تعریفی زەواجی لە مادەی عەقدی زەواجی لە مادەی 3دا کردووە ئەڵ عەقدێکی ڕازیبوونە لە بینی ژن و مێردا بۆ بە ئامانجی دروستکردنی ژیان و نەوەخستنەوە و لەم حاڵەتەدا ڕێگەی نەداوە بە ژنی دووەم چ بە سڕی بێت چ بە ئاشکرا بێت ئەگەر بە ئاشکرا ژنی دووەمی هێنا دیسانەوە لە مادەی 3 عقوبەی بۆ داناوە عقوبەکەی چییە 2 عقوبەیە 6 مانگ حەبس لەگەڵ 10 ملیۆن غەرامە ئەگەر بە ئاشکرا هێنا باش مستقبلی ژنەکە چی لێ ژنی دووەم مەسەلەن ئایندەی مستقبل ئەمە بۆ بەس ئەگەر بهێڵی تاوی کە مەمە سەبارەت بە کە بە ئاشکرا هێنای ئیجراعاتە لەگەڵ پیاوەکە دەکرێت و بۆ ئەوەی پیاوان بەم ئیجراعاتە ڕێگریان لێ بکرێت کە زەواجی دووەم نەکەن لەلایەکی تر ئەگەر بە دزی وەکۆی پێوترێ مسیاریان هاوسەرگیری سەردەم هەر شتێک ئەمە پێوتی خیانەی زەوجی بابێکی ترە ینی لە ژنی دووەم دەرەچێت کە بە شروتی سەحی زەواجا تێپەڕە بێ بەڵام حوسن و ڕەزای ژنی یەکەمی لەگەڵ نییە دیارە لەم حاڵەتەدا خیانەی زەوجیە و تەنها کەس کە مافی تحریکی دەعوای هەیە لە حاڵەتی خیانەی زەوجیە بەس هاوسەرەکەیە یەک قەوسم بەرێ زۆر باش زەواج خیانەت چۆنە بێ بەیەک ئەوە زەواج خیانەت خیانەتە چۆن آخر بەڵام بەپی یاسا باسی شەرع ناکەین باسی یاساکەین بەپی یاسا بە تعتیلکردن هەیە پێویستی بە هەواڵکردنی ڕۆ حاڵەتەیە بە گوێرەی شەرع و مەنتیق بگونجێ ڕوونە ئەگەر بە ئاشکرا هێنای عقوبەی هەیە ئەگەر بە سڕیش هێنای بەپی یاسا ئەچێتە چوارچێوەی خیانەی زەوجی بەڕاستی کێشەمان لە کوردستان یەکێکین لەم هەرێمانەی کە بەڕاستی یاسای زۆر باش و سەردەمیمان هەیە بەڵام جێبەجێکردن گرنگە و هۆشیاریەکەش بەڵام جێبەجێکراوە بەڵێ لە سنووری دادگاکانی هەرێمی کوردستانە نەیتوانیوە ژنی دووەم بێنێت جگە لەو حاڵەتانەی کە بەپی قانونەکە ڕێگەی پێدراوە 8 حاڵەت هەیە کە ڕێگەی پێداوە یەک لەوانە ڕەزامەندی ژنی یەکەم دوو لەوانە 20 ساڵ بەسەر زەواجات تێپەڕ بوو بێ و مناڵیان نەبوو بێ یاخود بە وەرەقەی طبی یا با بڵێن بە راپۆرتی پزیشکی بیسەلمێنێ کە ئەو ژنە نەخۆشیەکی درێژخایەنی هەیە و قابلی چاکبوونەوە نیە تەنها لەم حاڵەتانە ڕێگەی بە ژنی دووەمداوە مطلقاً بەپی یاساکە بۆ یەک پیاوی ژنیە دوای هەمواری یاسای قانونی ئەحوال شەخصی لە ساڵی 2008ەوە پیاوێک ژنی دووەمی هێنابێ و ئیجراعاتی لەگەڵ نەکرابێت لە زمنی دادگاکانی هەرێمی کوردستان کاکشێخ بە کورتی جواب بەرە چکامەیەکێک لە قوربانیەکان وەرگرم بەڕاستی لەم لە چوارچووی ئەم زەواجە با بڵێین نهێنیە وا وێنەکە وا بۆ چکە تا ئێستا و ئەم ڕۆژ باش لەگەڵ ئەم جۆرە زاجی کە جەنابەت باسیەکە من نمونەم لایە خێزانێک بۆی نووسیوم یعنی منەمێ هەموو نمونانە بڵم کە خۆی جورئەتی نەبوو لە بەروی ژنی بەرپرسێکی باڵایە لە کوردستانە ئەڵێ ماوەی 2 ساڵە من ئەمە بە داواکاری گشتی ئەڵێم بە یاسا ئاڵێم کە شەکوا و دەنگی ئەم خانمە من خۆم ئەیگەێنم بە ئێوە وەکو وعدم پیا لەنا بیانی بەنامەکە چکە بەڕاستی ئەڤانخان زۆر قەدری لێکراوە ماوەی 3 ساڵە شووی کردووە بە بەرپرسێکی باڵای ئەم وڵاتە ئەم بەرپرسە ماوەی 6 مانگە خێزان یەکەمی نەیزانیوە ماوەی 6 مانگە لە کاتێکا مناڵێکی 1 ساڵیان هەیە
ئەم مناڵە ینی ئەم بەرپرسە دەستبەرداری مناڵەکەشێ بێ و دوو خانوشی کردو بنایە ئەو خانوانی لێسەنێتەوە هانای بۆ من هێنا ئەڵێ بەداخەوە پەیوەندیم بە هەندێک پارێزەرەوە کردووە بە هەڕەشەی مێردەکەی کە بەرپرسی ئەم وڵاتەیە یەکێکە لە بەرپرسەکانی ئەم وڵاتە ینی بە هەڕەشەی ئەو سێم حامی گرتووە نیانوێراوە تەداخلی کەیسەکەی بکەن بەڵام من لێرەوە بە پەیوەندی خۆم و تیمی بەرنمەکە پەیوەندیەکەین بە داواکاری گشتیە و داواکە یەگەینی نەشوێنی خۆی یعنی بۆ نمونە حاڵەتێکی ئاوە مناڵی لێکەوتەوە ئەم مناڵی چێە کە مناڵی بوو مناڵەکە بێ پیاوەکە بە هەموو حەق و حقوقێکی ئەستێ ئەو مناڵی ئەو پیاوەیە ئەبێ بە هەموو ئەرکێکی یاسایی و شەرعی بەرامبەری هەستێ ئەبێ احترافی بە هەموو نوعێ ئەگەر مناڵی بوو بەس لە کاتێکا کە ئەو خۆی هەڵە ئەکانی احتراف ناکە گوناحی ئەوە چیە گوناحی ستەمەکەنی گوناحی خۆیەتی خودی شخصەکەی کە بە هەڵە بەکارهێنێ باش توانش قاتێ بن تۆ توانی ماڵێکی بێستن چێشتێکی بێ لێ باش مامۆستا دکتۆر مەغدی سڵاو لێ بێت ئەو تەلەفۆنەوە دەگرم حەزەکەم یەک پرسیاری کورتە لێکەم و بە کورتیش جوابم بیتەوە دکتۆر جان ئێوەکو ینی هەمیشە ئەوە باسەکەین کوردستان دینی ئیسلامتیایە بەربڵاوترین دین و گەورەترین دین و فراوانترین دینە بۆیە هەمیشە دینی ئیسلام بنمونێنینەوە لە دینی ئیسلامە ئەم جۆرە زەواجکردنە من ناوی نانێم مسیاریا هەر شتێکی تر ئەم جۆرە زەواجکردنە بەدزیەوە ڕێگە پێدراوە ینی چوزانم ڕێگە پێدراوە پیاوێک هەڵەسێ ژنێکی لابەلا هێنێت بە بێەوەی کەس بزانێت و لە سوچێکە ئەم ژنەدانێ و ینی وەکو باسەکرێ وەکو بۆیان نووسیوم سێکس ئەم ژنەی بیرەکەوێتەوە بۆ خۆشی و کەیف و زەوقی خۆی ئەم زەواجی کردووە ئەمە ڕێگە پێدراوە بەناوی خۆی بەخشەدە و میهرەبان دەستخۆشی لە بەڕێستانەکەم و لەو بەڕێزانەی کە بەشدارن لە بەرنامەکە دیارە بابەتەکە بابەتێکی گەرم و گوڕا ئێستا زۆر باسی لێواکرێ دەربارەی ئەو پرسیارەی بەڕێزت بەڕاستی زەواجی حەقیقی واقعی کە متعارەفە لە شریعەتی ئیسلام و لەناو کۆمەلگای موسڵمانان بەگشتی و حتا لە دنیاش بەگشتی ئەو زەواجەیە کە ئێستا دەکرێتن بە ڕەزامەندی پیاوەکە و ژنەکە کچەکە و کوڕەکە بە ڕەزامەندی کە سوکاریان دیاریکردنی مارەیی و هەروەها هەموو ئەو زەوابیتانەی کە لە محکەمەی شەرعیش ئیقراری لەسەرەکرێ ئەوە زەواجێکی ڕاست و دروست و بێکێشەیە غەیری ئەو زەواجە ئەگەر هەر زەواجێکی تر لە دەرەوەی محکەمە بکرێ لەکن مامۆستای ئاینی بکرێت لە هەر شوێنێکی بکرێت ئەگەر ئەو مەرجە ڕاست و دروستانەی کە شریعەتی ئیسلام داینایە تێیدا بێتە جێ زەواجەکەی کێشەیەکی نییە بەڕاستی کاک شێخ ئاریان لێرە یەکێکە لە میوانەکانم کە خاوەنی پرۆژی هاوسەرگیری سەردەمە و ئەمڕۆ دوای ئەوەندە ساڵ بەسەریا دووبارە ئەو پرۆژیاسایی تەقدیمی پەرلەمان کردوەوە جارێ نازانین پەرلەمان جواب بوو ئەوەی چیە بێت بەڵام من ئەمێ ئەوەت پێ بڵێم ئەم بەڕێزە ئەڵێ ئەگەر دوو شایەتە بێتتر هەر دوو شایەتە ئەگەر وەلی ئەمریش نەبێ و دوو شایەت نەوەکوتۆری ئەمر نەبێ ئەبێ وەلی ئەمر بێ ئەمر هەبێت و شاهید هەبێ یعنی مارەیی هەبێ هەموو ئەو شایەتەکان و کۆرکەکان و مەرجەکان باشە دکتۆر یا شێخ ئەگەر وەلی ئەمریش مەوجود نەبی مەجالی تێدایە بڵێ ئەگەر وەلی ئەمریش موجود نەبێ مەجالی تایە باشە بەڵام ئەوەی کە ئەگوزەری ئێستا لە کوردستانە تۆکو مامۆسایەکی ئاینی حەنەفی حتا قانونی حتا قانونی ئەحوالی شخصیش ڕێی بەوەیدایە ئەگەوەلی ئەمریش موجود نەبێ مادام ئافرەتەکە 18 ساڵی تێپەڕاندیە بەخۆی دەتوانی قەراری خۆی بدات دەستخۆش ئەمەی کە تۆ باسیەکەی بەپێ و شروتانی کە زەواجەکە زەواجێکی ڕسمی بێ و ئەم پیاوە هەستێ ینی وەلی ئەمری ینی بە هەموو مانایەک هەڵگری ئەگەر ڕێگەم بەێ ئەگەر ڕێگەم بدەیت با بە تەواوی قسەکانم بکەم باشترە بەس بە کورتی سپاس دەکەم لە بەرۆی میوانوشتم زۆرە ئەمێ بە کورتی قسە بکەین فەرموو تەماشا ئێرەکە ئەو زەواجەی حەقیقی واقعی ئەوە زەواجێکی گونجاوە زەواجێکی متعارەفە زەواجێکی باشە غەیری ئەو زەواجی وەکو باسم کرد ئەگەر ئەو مەرجە شەرعیانەی تێدا بێتە جێ وەلی ئەمر بزانیت وهروەها شهود هەبێ و مارەی دیاری بکرێ اینجا گەر ئافرەتەکە خۆی تەنازل لە نەفەقە بکای خۆی تەنازل لە مەبیتی یومی بکە گەر ژنی دووەم بوو ئەوە ڕەبتی بە ئافرەتەکەەوە هەیە بەڵام لە ڕووی شەرعەوە جائیزە شەرع ڕێگەی لێناگری تەماشات کردیە شەرعێ بەس ئایا باشیان خراپە لەوانەیە لە من پرسیارکەی برێم پێم باش نییە مەسەلەن بەڵام لە هەمان کاتیش ئەگەر لە بۆ هەندێک کەس کاک ئەگەر ڕوخسەتەبی بۆ هەندێک کەس لەوانەیە گونجاوی بۆ هەندێک کەس لەوانەیە نەگونجاوی ئەو ئافرەتە ئەگەر کچێک
شووی نەکردیە بێ بەو شێوە شوو بکە لەوانەیە گونجاو نەبی ئەو زەواجە بەڵام ئەگەر ئافرەتێکی متەڵەقا یاخود ئافرەتێکی ئەرمەلا یاخود بارودۆخی جیایە لەگەر ئافرەتێکی ترەگە ئەو زەواجە بکە لەبەر هەر اعتیبارێکی کۆمەڵایەتی کە هەیە ئێستاکە زۆرە لەوانەیە هەتا ڕادەیە گونجاو بی بۆ ئافرەت باشە گونجاویشە بەدزی خێزانیەکەمەوە بێ ئەو جوابم بە کورتی بەرەو دکتۆر جان گونجاویشە بەدزی ژنیەکەمەوە بێ خێزانی ئەو مەرجە کە ئیزافە کرایە وەکو برای بەڕێزیشمان لە بەشی قانونی باسی کرد کە ئیزافە کرا لە هەموار کراوە لە ساڵی 2010 لە قانونی حوالی شخصی ئەو مەرجە مەرجێکی ڕاست و دروست و گونجا و حقیقی نییە بەڕاستی ئەو مەرجە لە قانونی حوار شخصی کۆنی 59 نییە لە هەمواری دووەمیشی 66 نییە بەڵام لێرە کە ئیزافەیان کرێ لە هەرێمی کوردستان ئەو مەرجەکی زۆر ئاساییە شەرعی نییە بەڕاستی یعنی شریعەتی ئیسلام زۆر ڕێگەی بەوە نەدایە کە ئافرەت ڕازیبی یان ڕازی نەبی چونکە ئەگەر بین واقعکە تەمەشا بکەین هەتا ڕادەیەک زۆربەی ئافرەتان ڕازی نین بەڕاستی ژنیان بەسەر بێ وەکو خوشی بەڕێزیشمان باسی کرد کە گوتی بەڕاستی زۆر مافی ئافرەت ئەخورێ بەڵێ ئەوەش ئەمن لەگەڵیمە بەڵام حقیقەتەن لە شریعەتی پیرۆزی ئیسلام زۆر ئەوەی نەکردیتە مەرجێکی ئەساسی کەڕزام ئەگەر ڕازیبی باشترە گونجاوترە بەڵام دەستخۆش دکتۆر من زۆرم پێخۆش بوو کە بەڕاشکاوی قساکەی هەم بڕای شخصی خۆتە کردە باسەکەەوە هەم ڕای ئاینی ئیسلامی شکرد ئاوان خان زۆر بە کورتی وەڵامێکمەوێ بۆ ئەوچکە هەستم کرد نیگەرانبی لە هەندێک جوابی دکتۆر ئەو باسی لەوەی کردوتی لە یاسای لە دوو هەموار هەبووە پێش ئەوەی کە هەمواری ساڵی 2010 دیارە ئەمە بە هەوڵ و ماندووبوون و خوێندنەوەی بەشێکی زۆری لێژنەکانی ئەو کاتەی پەرلەمان بووە بەڕاستی بە لەبەر چاوگرتنی دۆخی کۆمەڵایەتی ئەو ساوە ڕەنگە ئەگەر ئێستا یاساکە جارێکی تر هەموار کرێتەوە ئەگەر ورتر بچیتە ناو دۆخی کۆمەڵایەتی مەرج و قیدی زیاتریشدا ئەنەی بەڕاستی من ئەمەوێ شتێکت پێ بڵێم پێش ئەوەی بێم بۆ بەرنمەکە ویستم بزانم چەند لەو هاوڕێیانەمان کە زۆر جار کە بە تیم ئیشەکەین پارێزەرن یاخود چالاگوانە داوای ئەوەم لێکردن ئایا لە میانی ئیشکردنیان ئەوان هیچ سکاڵایەکیان پێگەیشتووە ینی ژنێک بێ سکاڵا بکە لە سەرۆی هاوسەرەکەی خێزانی بە دزیەوە هێناوەیان میسی ئارویان کۆمەڵێکشتا ئەوان بابەتی تریشیان بۆ باسکردن بۆ نمونەوتیان ئێستا زۆر جار پیا و هیت بە شێوازەی شەرعیەکە ژن ئەهێنێ بۆ نمونە تەنها ئەچێت لە مەلایەک و عایلەکانیان ئەزانێ بەڵام ناچێتە دادگا بەڵام کاتێک ڕوبەڕووی کێشەبوونەوە ئەبێت تۆ پەنا بۆ دادگا بەری لەبەر ئەوەی کە نەفەقە شتی هەیە ئەو خانمەی باسم کرد کە بەرپرسێک وەکو ژنی دووەمێنایەتی نەچوونەتە دادگا بەداخەوەیانی یەکێک لە کێشە هەرە گەورەکانت ئێستا ئێمە باسی سەردەم ئەکەین و کۆمەڵەشت بەڵام کاتێک پەنا بۆ دادگا نەبەی تۆ هیچ مافێکت ناکەوێت بەڕاستی ئەمە پێویستە ئێمە هۆشیارەکی زۆر گەورە بکەین ئایا خەڵکی ئێمە یەکلایی بێتەوانێ لە ناو شەرعیان لە قانونە ئۆکەی جێگای دەستخۆشیە بەشێکی زۆری هەردوو دیوەکە ئەکا بەڵام لە ئێستاە بەشێکی زۆری کەیسەکان ئەمانەی لە دادگان بەو ئامارانی کە هاوڕێ پارێزەرەکانی من یاخود چالاکوانەکان پێیانام بەشێکی تر ئاسایشی کۆمەڵایەتی خستۆتە مەترسیەوە مناڵ تێیدا قوربانیە ئەوەیە کە پەنا بۆ دادگا نابن لەبەرچی لەبەر ئەوەی بەشێکی زۆریان زەواج مبەکیرەیە ئەنی خوار 16 ساڵیشە نەک 18 ساڵ ئەوانی تر ئەوانن کە ئەو مەرجانەیان تیانە ڕەنگە ژنی چوارەم بێ هەیەی ژنی شەشەمە بەڕاستی ڕاستە هەیەی ئێسا ئەو نمونەی کە ئێمە وەریەگرین ژنی یەک ینی ژنی دۆمەکە باسی نەکەم خانم جان منەمێ جەنابەت وەرگرم زۆر سپاس دەکەم کە بەشدار بووی لە بەرنامەکەمە لوتفەنوان کێچێک بووی لەو ژنە بوێرانەی کێشەکەی خۆت ئاوا بەڕاشکایی بۆمان باسکەی بەڵام لەبەر ئامانەتی ینی وەکو وەزیفەی میدیایی خۆمان و ینی باری ئەمنی جەنابی شت دەموچاوتمان پیشان نەیە بەڵام خۆشحاڵ بووم گەوری و دوان لوتفەنوان ئاوان خان زۆرم پێخۆشە کە خانمان ئاوا ڕوبەڕووی کێشەیەکە بنەوە یەکێک لە هۆیەکانی ئەوەی کە ئێمە بەرەنگاری زوڵم و زۆرلەکان ئەبینەوە بەرامبەر بەشن ئەوێ کە دەبێت دەنگ هەڵبڕێ بەڕاستی ئەمە من دڵخۆشەکە لە ئاس کێشە و تون و تیژیەکان و هەموو ئەمانەیەتە بەردەمت دەنگ هەڵبڕە چونکە ئەگەر یەک کەسیشبی بەڵام دوای بەرنمەکە لەوانێ بوێری بەدڵنیایە بەدڵنیایە من خانم جان من ئەوەت پێڵم ینی سەپۆرت بۆ قسەکەی جەنابەت من بە ژمارە 150 ژن لەناو ئەو 2,000 نامەی کە بۆ ماتوە 150 ژنی قوربانی تایە کە خۆیان ئەزانن هاوسەرەکانیان ژنی دۆمی هێناوە بەدزیەوە بەڵام جورئەتیان نییە بێن شەکوای دڵی خۆیان بکەن هەندێک لەو ژنانە
ژنانێکن کە ساحبی ئابوووریەکی زۆر باشیشن ئەتوانن بێ مێردەکانیان بژین بەڵام بەداخۆ نەیانتوانی قسە بکەین بۆیە من دووبارە سوپاسی جەناب دەکەم تۆیەکێکی لەو ژنانەی بوویتە قوربانی دەسی ژنێکی تر کە بەدنهێنی یا بەدزیەوە شووی کردووە بە مێردەکەت قسە چییە چیرۆکەکەم بۆ باسکە بۆی کاگەر پرسیارێکی ترمە بوو لێ بکەم فەرموو سلااو لێ بە کاک دەروون هەروەکو بۆ تەوانم باسکرد گوێتان لێ بوو بکە من 6 ساڵە زەواجم کرد بوو لەگە هاوسەرەکەمان ژیانی ئاکادی خۆمانە ژیان زۆر دڵخۆش بووین بەڵام بەهۆی ئەوەی کە ئەو تاجر بوو ناچارە بوو هەنێک جار با بڵێن زۆربەی جار سەفەرکە بۆ دەرەوەی وڵاتیان بۆ دەرەوەی شار و زۆربەی جار سەفەرکە بۆ شاری هەولێر کە ئێمە خۆمان لە سلێمانیە ژیان ڕۆژێکیان پەیوەندیەکەم بۆ هات وەڵامم نایەوە و چەند جارێک تەلەفۆنی بۆ کردم هەر جوابم نایەوە هەتا مەسجێکی بۆ کردم وتی تکایە وەڵام بەرەوە زۆر گرنگە کە وەڵامم نایەوە سێرم کرد ئافرەتێک قسەکە پاشەوەی کە قسەم لەگەڵا کرد پێی وتم وتی بۆ ماوەی 2 ساڵە ژنی دووەمی هاوسەرەکەتم واتە ژنی بەسەر من هێنابوو کە جۆم لەو شتە بوو زۆر تەبعاً وەکوم ئافرەتێک پێم ناخۆش بوو بەڵام چۆنەڵی شۆک لێ یابووم زۆر مەوزوعێکی زۆر سەیر بوو بۆ من کە من 6 ساڵە لەگەڵ ئەو پیاوەیە ژیم هیچ غەڵەتێکم لێ نەدیەوە کە ئێستا ئەو شتێک کردووە بۆ من شتێکی زۆر گەورە بوو و شتێکی کەش لەو کێشەیە گەورەتر ئەوە بوو کە ئەم خاتونە بۆیە تەلەفۆنی بۆ من کرد بوو هەتا بە من ڕابگەێنێت کە پیاوەکەمان و ژنی سێمە هێنێت واتە ژنێکی کە بەسەر ئەویژە هێنێت هەر بۆی تەلەفۆنیشی بۆ کردم و هەتا پێم ڕاگەێنێت کە منیش ئەو مۆزوعەم زانی و ئاگاداری کردمەوە سکاڵاوی یاسایم لەسەری تۆمار کرد و لێجا بوومەوە هەموو حەقێکی خۆم لێ وەرگرت ئەو لە ڕێی خۆم دەستخۆش من ئەمێ یەک پرسیارت لێ بکەم تۆزێک وشێکی چۆن ئەڵێ ڕەشبینانێ ئەمە یەکێکە لە ڕزگاروەکان باش ئاڤانخان ینی وشەکەی من لای ئەو دروستتر ئەوەیە کە پێت نەڵێم قوربانی پێت بڵێم ڕزگار بوو تۆ جەنابەت بە قسەی واقع ڕزگارێ بۆ لە دەست پیاوێک کە ئەو خانمەی کە تەلەفۆنیشی بۆ جەنابە کردووە کە ژنی نهێنی مێردەکەت بووە ینی ئەوی ژنی بەسەر هاتووە بۆیە کەشف ینی بۆ ژنی چوارەم سێمیش کەشف بێ بارحاڵ من ئەمێ ئەوەت پێوەڵێم بەشێکی زۆر لە پیاوان خانم جان بورە تۆزێ پرسیارێکی تۆزێک ڕەنگە تایبەت و ئەوش بێ شخصی بێ بەڵام بەشێکی زۆری لە پیاوان بۆ نمونە ئاوان خان ینی شێخ ئاریان کاکسەڵانی کاک جەلال عەفوو پیاوێک ینی بۆی نووسی و مەڵێ کاک دەروون ینی خێزانەکەم جاری وایە بە ساڵ ینی دانی ناشوات ینی هیچ گرنگجێک بە من نایە ینی هیچ گرنگجیەکی ڕۆحی و سێکسی و نازانم چی بە من نایە ئەی من چی بکەم ینی و باباری کۆمەڵایەتیشم ڕێم پێ نایەت کە وازی لێ بێن موژنێکی تر بێنم ینی چۆنڵی بە جۆرێک لە جۆرەکان ئەوت بۆکەم بە پرسیار کاکشێک بەس بە خانم زۆر لەسەر خەت نەمێنێتەوە خانم جا من یەک پرسیاری تۆزێک برانەت لێ یەکەم با بڵین دوور لە میدیایەنە ینی ناز و چوزانم با بڵین بە زمانە کوردیەکە ینی سەررجەیی و سێکس و شتان چۆن بوو گرنگجی هەیە بە مێردەکەت ینی وەکو پێویست مێردەکەت ئەلاوان لەسەر جێگە و ینی ژنێکی باش بووی لەو ڕۆ بۆ مێردەکەت چکۆ قسەی زۆرێک لە پیاوانە کاڵێ ژنەکانمان وەکو پێویست گرنگجیمان پێنایەن بۆ ئێمە پەنابین بۆ شتانە تۆ گرنگیت بە مێردەکەت ئەیە بەس ڕاشکا و ڕازگۆ تێگەم بەبەست لە چێ بەڵام باوەڕ ناکەم کێشەکە ئەوە بوو پێچکە زۆر دڵخۆش بین پێکەوە و ئەو شتەشی کرد نازانم بڵێم چی باوەڕ ناکەم کێشێکمان هەبوو بێت لە ڕووی ئەو شتانەوە دەستخۆش دووبارە سوپاس دەکەم کە بەشدار بووی لەگەڵما ئاڤان خان با بڵین بە قسەکەی جەنابە دۆ ڕزگاربوویەکی شەیە بەڵام بەو خانماناڵم بەو چوزانم کە 157 کەس بۆ منی نووسیوە بەو بەڕێزانەڵم کە ئەگەر ئەتوانن ڕزگار بن چکە کۆمەڵگە بەو شەرمنی ئێوە ڕزگاری نابێ بەڕاستی ئەم دیاردانە بەو شەرمنی ئێوە ڕزگاری نابێ گەر خۆتان بە قوربانیە زانن وەک خۆتان ئەیڵێن نەک ئێمە بیانکەین بە قوربانی وەکو خۆتان ئێڵێن خۆتان بە قوربانیە زانن دەستی لێ هەڵکەن لە کوردستانە خۆشبەختانە دادگا هەیە پەرلەمان هەیە چالاکوانی باش هەیە میدیای
تا حدێک باشەیە بەرنامەی باشەیە تکایە با دەستی پێ بکەین بۆی کە وەکو ئاوانخان و تێم ئاسایشەی ینی کاریگەری لەسەر ئاسایشی کۆمەڵایەتیە بەڕاستیم دیاردانە ڕەنگە یەکێک پەیوەندی بەمنەوە کردو ڕەنگە دایان مناڵ هەبێت کە قوربانی بێت تا ئێستا نادیار بێ باوکی چێە تا ئێستا نادیار بێ ڕەنگە هەوی نەبێت چکە ئەوە زواجی مسیاری ماستەکەن و هیچ زواجی مسیار بێ ئەو پاکە بەرپرسە لەو منداڵ ئەگەر لەدایک بوو ئەیە بە هەموو شێوەیەک یعنی ئاگای لە هەموو شتێکی مافێکی ئەو منداڵە بێ ئەگەر زواج بێ چون زواجی شەرعی لەم شتێکی ناشەرعی ناڵێن ئەگەر زواجەکە مسیار بێ ئەبێ ئەو شخص ئەو پیاوە ئەگەر منداڵی عادەتەن منداڵ و زواجان زۆر کەمە بێت چکە بۆ ئەبێ ئافرەتەکە لە سەر و 35 ساڵەوە بێ ئەوەش منداڵبوون لەو کاتانە ئەستەمە یان ئافرەتەکە بێوە ژنەیان ئافرەتەکە متەڵەقە ئەگینا بۆ کەسێکی تەمەن 20 ساڵ و 25 ساڵ و 30 ساڵیش گوناح هاوسەرگیری مسیە منداڵەوانە بیکەن ئەو کەسەی کە ئەیکا کەسێکە کە بارودۆخێکی تایبەتی هەیە بەڵام دایکایەتی مافێکی سەرەکی ژنە بەڕاستی ئەگەر 30 ساڵ بێ و 40 ساڵ بێ ڕووی زانستەوە ئەگەر هات 40 ساڵی منداڵی بێ زۆربەی جار متاڵەکەیان مەترسیە سەمدایان سەر دایکەکەشە ئەو علمیان وایە طبیان وایە بڵێ زانستیان کاک جەلال منێ سا دەروون بەس ویستم قەوسێک وەرگرم کە بە ئەو پرسیارێکت کرد ئەوە بە ڕاشکاویان ئەڵەی بەشێکی زۆر جار پیاوەکان نامەیان بۆ نردوم ئەڵێ ژنەکەم ددانی نەشوشتووە و کۆمەڵێکشت ئێمە ئەگەر بینە سەر ژیانی ئاساییمان ئێمەش خۆمان دەیان جار بەدا یعنی کۆمەلگای کوردی من لەلایەکەوە بەداخم کە زۆر جار ناڕۆین باشە من گلەیم هەیە ڕاستە و خۆیم بە تۆ لەگەڵ تۆ گلەی ئەەکەم ئێمە ڕانەهاتوون ڕوبەڕوو قسە بکەین ئێمە کە دوورکەوتینەوە لێ قسەکەن دەیان بۆ نمونە پیاو هەیە ڕەنگە لە لای هاوڕێکە پیاوەکانی باز دەکەم و کوڕیەکانی ژنەکەی بکە بەڵام ئایا ئەو جورئەتەی هەیە ئەو هۆشیاریەی هەیە بەخۆی بڵێ با یارمەتی بە کەواتێمە گەڕینەوە هۆشیاریەکەش لە بابەتی هۆشیاریەکە پێم بڵێ تۆ پێم بڵێ چۆن ئەم وتێتی ژنەکەم بڵێ لەوانەیە ژنەکەش بە هەمان شێوە بێ ژنەکەش هەمان گلەی هەبێ لە پیاوەکەی من زۆر جار ئەڵێم ئەو بابەتە زۆر تایبەتە من خۆم لەگەڵ ئەوەیەم کە ئەو بابەتە زۆر تایبەتە پیاوێک لەگەڵ ژنەکەی لە ڕووی سێکسەوە کێشیان هەیە ئەوە زۆر تایبەتە تۆ ئەتوانی بچی بۆ لای پزیشکێک بچیتە لای دەروون کەسێکی دەرونی بچیتە لای هەر کەسێکی تر بۆ دەی دەردەدڵ لە لای من ئەەکەی بڕۆ ئاستی هۆشیاری خۆت بەرزکەوە ئایا بەس ئەمە ئەوە تەواو مەسەلەن پیاوێک ئەگەر مەسەلەن پێچەوانەکەی وەرگریە و پیاواڵێ ژنەکەم بەم شێوە بوو ئەگەر ژنێک پیاوەکەی بەو شێوەعاالەجی چی ئەتوانی ماڵتەگەن خۆل حەیە واتە پیاوەکەی زۆر طبیعیە لە ڕووی شەرع ئەتوانیوادی لێبین حەق خۆیەتی زۆر ئێمە هەموو خۆمای لێژارینەوە ڕۆشن بیری سیکسی لە منطقەی با بڵێن لە ناوچەی وڵاتەکانی ڕۆژهەڵات یعنی بەگشتی و کورداش بەتابێت ڕۆشنی بیری سیکسی زۆر زەعیف و لاوازە نییە تەقریباً با لە جیاتی پرۆژەی هاوسەرگیری سەردەم ئێمە پرۆژەیەک بکەینە ناو پەروەەردە با چوون ئێمە جوگرافیە و مێژوو ئەخوێنین وانەی هۆشیاری سێکسی لە سەرەتاییەوە بخوێنین پرسیارە لە دکتۆر بەغدید بکەم و پرسیاری جەنابی لێکەم و بۆی کە دکتۆر زۆر لە سەر خەت نەبێتەوە دکتۆر زۆر بە کورتی جوابم بەرەوە ئەگەر ڕۆژە لە ڕۆژان پرۆژە یاسایەکە بێ پەرلەمان دەریکات یان بە فشاری کۆمەڵی میدیا و چالاکوان ینی پرۆژە یاسایەک دەرچێت لەم پرۆژە یاسایە بڵێ کاکە جان چۆن جوگرافیا و مێژوو ئەخوێنرێ با لە قوتابخانەکاندا وانەی ڕۆشنبیری سێکسیش بخوێندێ ئایا ئێوەکو مامۆسایانی ئاینی پێشوازی لەکەن یان ئیدانەیەکەن لە ڕووی شەرعیەوە هیچ گرفتێکی نییە بەڵێ زۆر هۆشیاری سێکسی هۆشیاری جنسی هەبێ لە ناو کۆمەلگا بەس بە ئوسلوبێکی جوانی ڕێکوپێک لە خوێندنگاش بخوێندرێت شتێکی ئاساییە کچانمان کوڕانمان شارەزای دەسەکانی خۆش دکتۆریان پێبرێ بە کوڕان مامۆسای پیاو شتێکی شەرعی و گونجاو و دەسەکانی خۆش مامۆساجان نمونە و زۆر بێ هیوادارین مامۆسایانی ئاینی هەمیشە وەکو جەنابتان بەدەر لەوەی جەنابەت مامۆسای زانکۆی لە کۆلێژی شەریعی زانکۆی سەلاحەدین نمونەت زۆر بێ هیوادارم زۆربەی مامۆسانی ئاینی لە کوردستانە بەو بیری جەنابەت بیکەنەوە بەم شێوە لەسەر خۆی گفتوگۆ بەم شێوە لەسەر خۆی دەردی ئاوانخانە لێ گفتوگۆ بکەم چکە من پێم وایە بەڕاستی وەکو ڕۆژنامەنووسێک لە بڕۆی هەندێک بابەتمان جاری وایە کە ئەیبینین کە ئیساراکرێت چۆنی پێشوازی لێکرێ منیش بە لانی پەیوەندیدار لە وڵاتاڵم بۆ وەزارەتی پەروەردەڵم کە بۆ وەزارەتی خوێندنی باڵاڵین کە لە قۆناغەکانی خوێندنەوە دەست پێ بکات هۆشیاری سێکسی هۆشیاری کۆمەڵایەتی هەبێت کە خەڵک تووشی ئەم دۆخەنە بێت کە ئافرەتێک لەسەر جێبێ لەگەڵ هاوسەرەکەی بزانێ وەزیفەکەی چییە و بە هەمان شێوە پیاوێکیش بزانێ وەزیفەکەی چییە من کاک جەلالیەک تەلەفۆن هەیە بە ڕیکۆر پێوتوم ینی زۆر ینی زۆرم لێ کرد کە قسە بکات ینی من ئەمێ بزانم لە ڕووی یاساییەوە ئەم جۆرە خانمانە ئەتوانن چی بکەن ینی ئەم بەڕێزە با لەبری ئەو قسە نەکەم
هەتا ئەیدۆزمەوە حازرم کردووە چکە زۆر بۆم گرنگ بوو ئەمەی ئەم باسی ئەکات ینی جۆرێک لە پیاوان بە جۆرێک زیارڕەویەکەن کە ئەڵێ ئەم پیاوەی کە داوای لە من کردو ئەم خانمە خۆی هاوسری هەیە و ئەو پیاوە شەر هاوسری هەیە و توێتی سەرباری ئەوەش ئەبێ بەدزیەوە هاوسەرگیری لەگەڵ منا بکەی و زۆر تەحڕوشی پێ کردو زۆر هەڕەشەی لێ کردو بەڵام بە جۆمان لی بێت هەڵبەتە من قسەم لەگەڵا کردو ئەمە ڤۆیسەکانە لی ئێمەوە خانم جان دڵنیا بەلۆی ناو و دەنگ و ڕەنگە پارێزرا و دوای ئەم پلەیکردنی ئەم دەنگانەش هەر نامەکەتە سڕمەوە ئەمە جوابی ئەوە زۆر خۆشحاڵم کە گوێم لە سەوتی بەڕێزە بوو زۆر دەمێت کە بە ئاواتی بەرنامێکی واوم بەڵام جۆتان لێ دەکەم ئەوە نییە چەند ساڵێکە کوڕێک تهدید مەکا بڵێن پیاوە صاحبی دوو مناڵەکە دەرونگیان تهدید مەکات ئەڵێ ئەبێ بە دزی مردەکە تۆ زەواج لەگەڵ منا بکەی منیش ناتوانم چۆن ئینسان صاحبی عایلە و شەرەفی و کەرامەتی خۆی بێ چۆن ئەتوانێت زەواج لەگەڵ کابرای کابکا دوو مناڵی هەبێ و کەژنەکە من خۆش ناوێت و ئەم قەزی و کێشانە بۆ من باز دەکە ئەوەی جڕڵتێکی بە ژیانی منەوە نییە کاک دەرونگیان چەند جارێ تهدیدی کردوم تهدیدەکەش ئەوە بووە دەمانچەی هێناوە یعنی من ناشی ناستم چەند جارێکە چوومەتە بازار دوام کەوتووە چەند جارە چوومەتە دوکان و مارکێتەکان دوام کەوتووە من تۆم خۆشەوێ ئەبێ زەواجم لەگەڵاکەی من خێزانەکەم هیچ هەستێکی نییە بۆم ڕێزم بۆ بەڕێزی تۆش ئەموێنم ئەم قسەیە ئەەکەم لێم ببوورە لە خێزانەکەم هیچ خۆشەویستێکم پێ نایەت ناتوانم لەگەڵ خێزانەکەمە جنس بکەم ناتوانم لەگەڵ خێزانەکەمە سەرجێگایی بکەم هەزارە هەر قسەی ئەوە ڕێزم بۆ تۆ پرۆپۆچی کردووە ئەنجامنیش وتم کاکە گیان بە خاتی خوا من هاوسەرم هەیە و برام هەیە و ساحێبی شەرەفی خۆم و کەرامەتی خۆمم ڕێزم بۆ تۆ وازم لێ بێنێ یعنی ئەمە ڕۆژێ نیە و دوان نیە و ساڵێ نیە و دوان نیە و سێنی و 4-5 ساڵە من بەم کێشەوە ناڵانم هەتا وام لێ هاوتم بە دەستگا ئەمنیەکانەڵم زۆر پێی تۆ کچوو بووم حالێن باوەڕ ئەەکەی ئەترسم کە تەلەفۆنێکشم بۆیت ئەترسم بوومەتە قوربانیەک کاک دەرونگیان ئەم پیاوانە چین لە ناو کۆمەڵگایە بەس بمزانێ ئەم پیاوانە چۆن لەگەڵ خێزانی خۆیانە بەڕێ ئەکەن چۆن ژیانی خێزانەکانی خۆیان تێگەن یا چۆن یەنە ناو ژیانی ئافرەتێکە بە خێزان ناربێ سەیرەکەم تهدیدی کردم و نامەیەکی بۆ ناردوم داوای پارەشی لێ ئەکردم ئەڵێ کارتی موبایلم بەرێ یا وحدم بۆ داخڵکە وتم تۆ چیت ئەگەر ئازایت و ئەگەر ساحب و شەرەف و کەرامەتی خۆتی وەرە بەردەمی مردەکەم وەرە بەردەمی کەسوکارم بەڵام بەس کەسێک نەناسی داوای کارتی موبایلیش لێ بکە و تهدیدی پارەشی لێ بکە کاکە دەرونگیان بەس ساقە بم تۆ بەقەدەر ئەو برانم ئەمێ بۆم گرنگە کە ئۆکەی هەڵبەتە قسەکانی زۆر ئەوە بڵێ یاخوا سەرکەوتوو و سەلامەت بی ئینشەڵا بەس ساقە بم برا ئەزیزەکەم ماڵە ئاوا بی ئینشەڵا پەیامەکەم بگەێنە باش هەڵبەتە هەڵبەتە جۆمان لێکی بچووک باش هیچ مازێک ئەو هیچ علاقی بەداژی مسیارەوە نییە یعنی وەشایی شخصەکە کەوایلیەکە باش هەڵبەتە ئەو ڕیکۆردەم بۆ کاک جەلال بوو لە ڕووی یاساییەوە لە ڕووی یاساییەوە کابرایەک ژنی هەیە دوو مناڵی تری هەیە ئافرەتێکی تری جبارەکات با ئێمە تۆزی خەیاڵ پڵاو نەبین ئاوان خان ڕاستە ئێمە ئاڵین قسە بکەن ڕاستە ڕەنگە هاوسەری ئەم بەڕێزە تۆزێک بیری کراوە بێت بەڵام ئەگەر هاوسەریی تر بێت هەر بە پێوتنی بابەتەکە بە جۆرە گەشتلەقەیەکەوە ئەم هەندێک لەم پیاوانش کە ئەم شتاناکەن ئەوانیان کردووە بە نمونە کە ئازانن خانمان لە کوردستانە لێرە ناوێرن وەکو پێویست دەردە دڵیەکی بکەن یا سکاڵایەکی خۆیان بکەن بە تایبەت دەگەر خێزانار بوو من بیرمە بەرپرسێکی پۆلیسمان هێنا بۆ ئێرە لەسەر تەحڕوشی ساقی تەکسی ئەوانە قسەمان کردوتی یەک جار تەحڕوشی ساق تەکسی لەگەڵ ئافرەتێکی ئینگلیزا بوو وتی لە ماوەی 24 ساعتە ساق تەکسیەکەمان کرد لە بڕی ڕۆشنبیری ئەم ئافرەتە یەکسەر ڕقەمی سیارەکەی گرتە بوو ڕقەمی سیارەکەی گرتە بوو هەموو شتەکانی کرده بوو یای بە ئێمە یەکسەر گرتمان بەڵام لە کوردستانە سەدان ئافرەتە حڕوشیان پێکرێ هەر لە ناو تەکسیەکانە جورئەتیان نییە مشکاتە بکەن لە ڕووی یاساییەوە ئەمە چۆنی مامەڵی لەگەڵاکرێکەکەی سێکیوە بەتەکیید ئەمە دروستبوون و تەشکیلبوونی چەند جەریمەیەکە ئەمە توانین بڵین وەکو مامۆستای بەڕێزوتی لە زمنی زەواج و ئەوانە چوەتە دەرەوە تەشکیلبوونی چەند جەریمەیەکە لە یەک کاتە مەسەلەن تهدیدکردن کە بە پێی قانونی عقوباتی عێراقی بە سیلاح تهدیدی کردو ئەمە ئەتوانرێ ئیجراعاتی لەگەڵ بکرێ هەروەها گێچەڵی سێکسی کە دیسانەوە گێچەڵکردنی سێکسی لە زمنی توندوتیژیە دەتوانێت ئیجراعاتی لەگەڵ کاوەروە ناچارکردنی بە
بەوەی کە لە ژێر ئەوەی کە ئابڕووی ئەباگەر ئەمەی باشە ئەمانە یەکەمی شکاتکردنەکە چۆنە بێت دەست پێکاتکەمان بۆ گرنگە بۆ خانمان بەتەکی دەتوانێت بە هەر سەردانی نزیکترین بنکەی پۆلیس بکە کە بە خۆت دەزانی لە هەر گەڕێکێک ئەتوانم بڵێم بنکەیەکی پۆلیسێ لە هەرێمی کوردستان و هەروە بەدەر لەوەش ویستم ئەوە بڵێم هێڵی گەرم هەیە دەتوانێت ئەو هێڵە گەر بە هێڵە گەرما مەسەرەن بۆ نمونە لە سلێمانی 104 لە هەولێر پێم وایە 190 کە ئەمە دەتوانێت لە ڕێگەی ئەم هێڵانەوە پەیوەندی بە برایانی پۆلیسکا و برایانی پۆلیس بە ڕێکخراوێکەیە ڕێکخراوێکی ژنان هەیە کە مافی و ژنە بپارێزێت کە ناو و دەنگ و ڕەنگی ئاوا چۆنە لەوەکو ئێمە بپارێزرێ و خەریکی کەیسەکەی بن کوێ هەیە دەیان ڕێکخراو هەیە من ڕەنگە ئێستا ئەگەر لە ناوی یەکێک بڵێم ڕێکخراوی دڵسۆزتر هەبێ و چاکتر هەبێ بڵێ ئەی بۆ ناوەکەی من ناڵێ ئێمە دەیان ڕۆژنامە نووسە نەک ڕێکخراوەکان دەیان جار ئێمە کەیسی ئەم ژنانەمان چارەسەر کردووە چۆن ڕەنگە تۆ دەستگایەکی یاساینی بەڵام ژنێک پەنای بۆ هێناویت منیش دەیان جار دەیان کچ پەنای بۆ هێناوم لەگەڵ هەموو ئەمانەیە من دیسانەوە ئەڵێم هۆشیاری بەر لە هەموو شتێک دوایی هەماهەنگی ئەو شوێنانی کە ڕێکخراوەکانی ئافرەتان و ژنانن پاشان بنکەکانی پۆلیس لە خۆمانەوە دەست پێ بکەین ئاوانخان من و تۆ من ڕۆژنامەنووسم جەنابی شەر ڕۆژنامەنووسی و چالاگوانی تو سەرنووسەری گۆڤارێکی جدیشی لە کوردستانە من بەشێکی زۆر لەو خانمانە کە پەیوەندیمان پێوەکەن و هەڵبەتە من لەلایەن خۆمە پەیوەندیەکەین بە پۆلیسیشەوە و پەرلەمانیش دانیشتووە یعنی با شەبەکەیەکی بچووک دروستکەین گروپێکی بچووک دروستکەین ئەو خانمانە چۆن بتوانین ناو دەنگ و ڕەنگیان پارێزین تۆ خۆت ئەچیتە ژێرباری ئەوەی کە کۆمەڵی چانوەرگرین تا ڕێڕەوی یاسایی خۆیان بۆرەگرین بەنهێنی بمێنەوە و بەرەو چارەسەر بیان بین ئێستا ئەو گروپەمان هەیە لەگەڵ چەند خانمێکی تری چالاک لە شاری سلێمانی لە هەولێر هەمانە پارێزەری خۆبەخشمان لەگەڵا کەەوە ئەرکێکی بەڕاستی ئۆکەی زۆر مرۆڤانێ بەڵام ئەرکێکی زیادەیە لە پاڵ ئەرکەکەی خۆمانە بەڵام ئەیکەین ئێمە بەڕێزت بە خۆشحاڵی و ئەتوانی بیتە ناو ئەو گروپەی ئێمە بەیەکەوە ئێمە زۆر بەرنامەمان هەیە زۆر پلانمان هەیە بۆ نمونە هەر ئێمە لە دەرەوەی بەرنامەکە لەگەڵ کاکجەلالە پەیوەندێکی زۆر باشمان هەیە زۆر باشە وەکوۆی نائیمزان پێ بکەن ڕۆژانە بەڵام وەکو کەسێکی خۆبەخش ئەتوانین لەگەڵتانە ئەو دەنگانەی ئەو خانمانەی کە ئەیگەێنێ بێمە ئەیگەێنین بەو گروپە و ئیتر هەر گۆمەکەوەنەی بەردەکەمان تێکرد و شڵەقایتر هیوادارین بەرەو چارەسەر بیشڵەکەنین کۆمەڵێ لێدوانمان وەرگرتووە لێدوانی خەڵک بابزانین ڕایان چیە لەسەر ئەو دیاردەی کە ئێمە باسیەکەین فەرموو بەمێشتا تۆ ژن بێنی بەنهێنی نەخێر ئێستا دیاردێک پێیا بۆ زەواجی مسیارە با بڵێن ژنێنان بەنین کە ژنێکی تر نایزانێ ئەخرەوەی خۆی زانی چێت لە هەندە بازە لە کەلتوری ما کابرا ئەگەر بەنهێنی هینە پێی وایە شتێکی زۆر گەورەکرێ بەڵام ئەو نهێنە هەم خیانەتەکە لە خۆی دەکا هەم لە خانەوادەکەی خۆشی دەکات ئەگەر بیکە با بەڕوون ڕەوانی بیکە خۆی ئازادە شەر ئەڕێدایە بەتەمای ژنی دۆن بێن ئەمن ئێشتان بڕیاری ئەوم نەدایە کە بینم بەشکە بیشوین لەو بەنهێنی بەڕوون و ڕوان دەی زەواجت کردووە بەڵێ بەنیازی ژنی دووەم بێنی ئەگەر بۆشم بگونجێ بەنیاز نیم کەەوەی ڕاستێکەشە دەیڵێم بەڕاستی هەنی چکە ژیانی خۆم ئێستا کە خەریکی ژیانی خۆمم بەرنامەم بۆی داناوە لەگە خێزانی خۆم هەموو کارەکانی خۆم دابش کردو بە جوانی هەنی گرفتم نییە لە بەوەی کە پێویستم بیانی بەنیازی ئەو شتەش نیمە بەنیاز بەنیێنی ژن نایەنی بەنهێنیش بەتەمانیمە نەخێر زەواجت کردووە بەڵێ بەمێشتا تۆ ژنی دووەم بێنی نەخێ بەڵام بۆ هەندێک زار بۆ سوعبەت و گاڵتە زاری وە دەڵێم بەڵام هەر سەرزارە چییە ئەگەر ژنی دووەم بێنیت بەنیهێنی هێنی نەخێر بەنیهێنی بۆچی بهێنم ئەگەر بینی ئینسان ئەگەر مرۆڤ مەسەن ئەگەر ژنی دووەمی هینە وە باشە بە ئاشکرا بینێتن کەس نییە یعنی پێخۆش نەبێ زەواج تر بکە بەرەن مشکلی عایلێ بەڕاستی بۆ دروست دەبێ و ئیدی ژنی کۆمەلگای ئێمەش بەڕاستی تەقبولی ئەو شتەی ناکات ئەجینیا چەندین برادرم هەیە یعنی لەگەڵ ڕێزم لەزە نابێت بە دزی ژنینەوە یعنی ناسی ئارێ وەڵا زۆر برادریشم هەیە چەندین برادرم هەیە بە دزی ماڵۆمدارەکەش نێناوە یعنی
لە ترسان نییە یعنی لە ترسیەوەیە کە لێ تێکدەچێت لە عیلە یەکەمی لێ تێکدەچی بەڕای من جیا ببنەوە ئینجا ژنێکی تر بێنە نەگەژنی بە سەرابێنە پێم خۆشە هەموو پیاە باشکرا دووژن بێنێ سێژن بێنێ لەبەرەوەی ئافرەتمان زۆرە لە وڵاتە حەزەکەم هەمووی بە یەکسانی بژی یەکەی ژن و پیا و هەموو ماپیانەیە بەڵام ژن زیاتر ماپێ لە پیا و خۆی ژن عاتەن تووڕە بێ بە ناخۆشیش کۆتایی پێدێنن بەس بەڕای من جیاببوونەوە بە تەفاهم باشترە والله موقفي من هكا ظلم من شناكينو يعني بو سبب أظن صعب درسه معي ولا بدرسه بس قضية أو بهم بوصة بيني كده قبلنا دەستخۆش خۆشحاڵم کە بەشێکی زۆری ینی لێدوانەکان تۆزێک ڕازگۆیی پێوە دیار بوو ینی هەندێکی تر قسەی واقعی هەندێک پیاوی کوردیە کردوی وەڵا دوژن تاوە من یەکێک لەو بەڕێزانەی کە پەیوەندی پێوەکردمەمێن لە ماوەی 30 سانیە وەریگرم تەلەفۆنێکە و ئیترەبێت دوا قسە بکەین و پێما بێ زۆربەی قسەکانمان کرد ئەمە بەڕێزێکە ژنی بەنهێنی هێناوە من پێم وتم ناو دەنگ و ڕەنگە پارێزراوە بۆ پەیجەکەم وتی کوڕە وەڵای ناویشمە پارێزە بەس هیوادارم جواب باتەوە وتی ناویشمە پارێزە و ناویش باسەکەم زانم چۆن بۆچی ژنی بەنهێنی هێناوە و چۆن دوای ئاشکرای کردووە هیوادارم وەڵام باتەوە باشی بەڕێزم باشی بەڕێزەکەم من دەروونم وەکو پێشتر قسەمان کرد لە پەیجەکەەوە نامەد بۆ ناردم ئێستا لەناو بەردامەکە و دەنگ بینەران ئەی بیستن و گویان لێ بێت جەناب نووسید من ژنم بەنهێنی هێنا و هەر بەو نەسە بۆ نووسیم ئەوە ژمارەکەمە قسەم لەگەڵا بکە بۆچی ژنێ بەنهێنی هێنا بۆچی ژنم بەنهێنی هێنا بەڵێ ساڵی 2010 ژنی خۆم هێنا وەکو هەموو کەسەشی ئاسایی باشە سەرگیریم کرد باش بەڵێ ئەمە لە خێزانداری خۆم بەردەوام بوو مەتاکو ساڵی 2010 خێزانی من کە ئەو کاتی کە خێزانی خۆم مارە کرد و بۆ منیان نەگوت خێزانی من نەخۆشە باش خێزانی من هەتاکو ساڵی 2010 منداری نەبوو فحصم بۆ کرد لە هەر هەموو شوێنێک بردم بۆ ئێران بردم بۆ تورکیا بردم بۆ هیندستان خێزانی خۆمە من باشە خێزان بۆم دەکەوت خێزانی خۆم نەخۆشە و منداری نابێتن و هەموو تەقریب توێشی دکتۆرم پێ بوو دکتۆری ئێران دکتۆری تورکیا باشە ئەی بۆ بەنهێنی هێنا ژنی دووەمە خۆ بەپی ئەو پێوەرانەی جەنابەت یاسا ژڕی پێی تۆ ژنی دووەم بێنیتەوە باشکرا بەس بۆچی بەنهێنی هێنات برای خۆم ئەتوجێرم بگرا جان بە کورتی قانونی کوردستان ڕێمان پێ نادا ئەگەر کابرایە ساحب ژن بوو هاوسەرگیری جوان بکاتن ئیدی ئەمن لەگەر خێزانی خۆم قسەم کرد و ڕێی پێ نەدام لەگەڵ ماڵەکە زۆری خۆم ڕێم پێ قسەم کرد و ڕێیان پێ نەدام ئیدی خێزانی منیان بردەوە ماڵی خەزۆرم دوایە شەوەک لەو شەوانە کە سومە دوو خێزانی خۆم ماڵی خەزۆرم ئەمنیانە ژۆرێ کرد و لێیان دام سەرم دەتەقەتەقی باشە ئەمنیش کە لەوێ بەرگریم نەخۆم کرد دوو کوڕە خەزۆری خۆم بریندار کرد بەسەدا کێشەکە ماقوڵ بوو ئەمن گیرم دەست بەسەر کرام لێرانە لە معاتەی هەولێر دوایەکانە ئازاد کرام ناچار بووم هەستام چۆم ژنی دووەمم هێنا ژنەشی عارەبم هێنا کاک دەرۆن باشە ژنەشی عارەبم هێنا ئێستاش دەخوا بەسیار بێ ساحیبی دوو منداڵم بۆ کارەکەی من ئەوە بوو خێزانی من منداڵی نەدەبوو دەسەکانی خۆش ئەزێتی کێشار زۆر سپاس کە بەشدار بووی لە بەرنامەکەما وەختی نەما و سوپاس دەکەم کە هاوکار بووی لە بەرنامەکەما و دەنگی جەناب ئەگەێنین بە خەڵک دەسەکانی خۆش بێ کاتێکی خۆش گەورەی نوان سوپاس قوربانم کات نەما کاکشێخ دوا قسە وەکو جۆمان لێ من قسەکانی ئێمەکەم بە خیتامی بەرنامەکەم بەڕاستی 3-4 دقەیەک لامان ناوە لە بەرنامەکە دوا قسەم بۆ کەزانێکی یانە بەس یەک شتەیەکەمی ڕوونی کەمەوە یعنی هەندێک کەس کە ئەڵەی بۆ ژنی دووهەمت هێنا و پاکە نەهێنێتەوە ژنەکەم وایە پێویست ناکە ئەو قسانە بکە خۆی ئەگە ئێمە لەڕووی شەرعەوە بۆی بڕێن ڕووی قانون من ناڵ ڕووی شەرعڵم بەڕووی شەرعەوە بۆی ئەو کەفاڵێک کە ئینکە حماڵ المەتنە وەتازبە بە شەرتی تۆ بتوانی کەوا ژن بێنی تاوا بهێنە یعنی ئەو پێویست ناکە بۆ پاکانە بۆ چێکەی بۆ ژنەکەم وایان وانە لە کاتێکا کە تۆ توانات هەیە مەسەن بۆ هاوپەشی ناکە بەس هاوپەشی بکە لە چارەسەرێکی دیکێشەکە ڕووی یاساش ڕووی یاساگەلەکە با پێ بڵێن خستەکە ڕوونکەمەوە بەقڵ بازانی چەند ڕستەکە من یعنی ئیستا کەسێک بینێکەوە 35 ساڵ بەسەرەوە 40 ساڵ بەسەرەوە بێ قەینا کەسێک بینێکە مطلقە بیان ئەوە کەسێکی وابێ کەسێک نهێنە کە 20 ساڵ و 25 ساڵ ئەوە نهێنێ دەسەکانە خۆش بەڵام قسەکە ئەوەیە کە زۆربەی و پیاوانی زەواجەکەن لە پێناوی ئینقازکردنی ژنیەکان
کچێکی گەنجێن ئاوانخان دوا قسە من لەگەڵ هەموو ئەو قسانەی کردمان حەزەکەم چۆن لێرە ئێستا ئێمە گەنگەشەی زۆر شتمان کرد هەموو بابەتێک هەموو ئەو بابەتانی و ڕوژاندمانیان شتێک کە بەڕاستی ئاسایشی کۆمەڵایەتی ئەخاتە مەترسیەوە پێویستە ئێمە بە وردی گفتوگۆی لەسەر بکەین من لەگەڵ ئەوەیان نیم هەریەکە لە شوێنێک بخوێنێ ئێمە پێویستە بەیەکەوە گفتوگۆ بکەین بۆ چارەسەری هەموو کێشەکان لەگەڵ ئەوەشا بەڕاستی بۆ ئەم کۆی گشتی ئەم بابەتە من تاسەر ئێسخان لەگەڵ مافی مرۆڤام ڕام وایە هەندێک شت هەیە ئەچێتە بابی ئازادیەوە ئازادی تاکە کەسی و زۆر شت نەک ئەمەوەکو هاندانێک بێ من بڕۆمە ناو بابەتەکەەوە لەگەڵ ئەوەیە تۆ کاتێک باسی کۆمەلگایەکی سەردەمی ئەەکەی ئەم دەرهاویشتانەی لێ ئەکەوێتەوە ئەنی کاتێک تۆ دنیایەک دەرگاداخی بە ڕووی گەنجێکەوە ڕەنگە گەنجەکە ڕایوا بێ بچێ تەنانەت زۆر جار قۆڵ بڕین و کێشەشی لێکەوتۆتەوە ئەڵێ ینی ئێمە بە نەکچەکانی ئێمە ئەوە نەخۆش بەخت بن بەوەی کە کوڕێک کاتێک بەڵێنی زەواجیان پێ ئەدە نەکوڕەکەش کچێک ببەستێتەوە بە زەواجێک ئەگەر ناتوانێت ئەرک و مافی بۆ جێبەجێکات دەسەکانە خۆش دو قسە 30 ثانیە یەک گرفت کە هەبوو باز نەکرا پێم وابوو لە بەرنامەکە ئەویش ئەوەیە ئەو جۆرە زەواجە نهێنیانە ئەوەی کە ئێستا بەواقعی لە کۆمەلگا ڕوودەدەن ئەو زەواجەیە کەوا دەکرێت و تەنانەت کە سوکاری ژنەکە ئاگدار نییە و کە سوکاری پیاوەکەش ئاگدار نیە و زەواجی دووەمەکرێت لە ژێر ناوی مسیار و مەلەمۆسایەکی ئاینی مارەی دەبڕێ و دوو شاهیدی وەکو جەنابەت پێشتر ئاماژت پێدا ڕەفیقی مێردەکە ئامادە دەبن و زۆر جار کێشەی کۆمەڵایەتی لێ دەکەوێتەوە لەبەرەوەی کە سوکاری ئەو ژنە ئەسڵەن نەیزانیوە ئەم جۆرە زەواجە هەر کراوە بۆیە لە ئەساسا قانونی ئەحوال شخصی و بە تەعدیلەکەیەوە ڕێگەی بە دووژنە نەداوە ئەمە لەلایەک لەلایەکی تر ئەم جۆرە زەواجە کە ئێستا واقعەن لە کوردستانە ئەمە جەریمەیە نەک زەواج لە ڕووی یاساییەوە دەسەکانی خۆش منیش لە کۆتاییە ئەڵێم هیوادارم دەروون و دیاردە شتێکی کردبێت لە نێوەنگیری وەکو چۆن ئاڤانخانوتی یان ئێمە با کێشەکان بەرەو چارەسەر بەری نەکەریەکەمان لە دۆخێ بخوێنین ئەوە تا کابرا مۆرگرتو ئەڵێ لەسەرەوەی کەوتومە خێزانەکەم حەزم لە مناڵە و مناڵی نابێ و کۆمەڵی قسەی مافی خۆمم کردووە سرم 15 تاقەڵی پێوی لە ژوورێکە هەر کوشتویانم بۆیە هاتوومەتە دەرەوە ئەگەر ڕەنگە لە ڕقی شابەیە لە ویستی خۆیان بێ هاتووە و سەرگیریشی بەدزیەوە کردووە لەلایەکی ترەوە بەشێکی خانمان کە قسان ینی قسەی ڕەنگا و ڕەنگ و قسەی گەوراکەن خۆیان هۆکاریەوەن کا بنە هۆکاری تونگوتیژی بۆ سەر ژنێکی ترکە بەنهێنی زەواجێکەکەن لەلایەکی ترەوە بەشێک لە پیاوان گرفتی ئەوانەیە کە خێزانەکان یەنەکو پێویست ناز و سۆزیان هەڵناگرن بۆیە پەنابەنە بەر ئافرەتێکی تر و ئەو ناز و سۆزیان لە باوەشتێکی ترا دەسەکەوێت بۆیە هەموو ئەم قسانە کۆتاییەکی بۆ نییە تا من کۆتایی پێبێنم ئەبێت پەرلەمانی کوردستان حکوومەت ڕێکخراوەکانی ژنان ڕاگەاندنەکان لایەنی پەیوەندیدار و مەلا بەڕێزەکانیش تۆزێک مرۆڤانە مامەڵە بکەن لە پێناوی 15-20 هزاری خۆیانە کە مارەکردنیەکەکەن لە سوچێکا و بە شایەدی دوو کەس با کێشە و گرفتی گەوری کۆمەڵایەتی دروست نەکەن هیوادارم هەمومان بەرپرسیارانە دەستبینە ئەم دیاردەیە و بەرەو چارەسەرێکی بەرین کە بڕوا پێکراوە بێت نەک پینەکردن بێت کاتێکی خۆش هیوادارم شتێکمان کرد.